لە ڕۆژی جیهانی هوشیاری ئۆتیزم چەند چالاکیەک لە شاری سلێمانی بەڕێوەچوو کە تێیدا زیاتر هۆشیارکردنەوەی خەڵک بوو بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ تووشبووان بەو نەخۆشیە. نەخۆشی ئۆتیزم بە زۆری لە تەمەنی 3 ساڵیەوە لە منداڵاندا دەردەکەوێت کە بەهۆی پێکچوونی ئاڵۆزی مێشکەوەیە و نیشانەکانیشی لە بوارەکان یاخاوتن و هەڵس و کەوت و پەیوەندیە کۆمەڵایەتیەکاندا دەردەکەوێت. زۆرێک لە کەسوکاری تووشبووان بە نەخۆشی ئۆتیزم لە گرفتی دەرونی و تەنانەت مادیدا دەژین کە بەوتەی خۆیان لایەنە پەیوەندیدارەکان نەیانتوانیوە وەک پێویست بەدەم ئەوانەوە بن. ئەو سنتەرانە ئەو بەڕێزانی کە لەوێن ئەو سنتەران ڕاستە لە ئاستی پێویستانین ڕاستە کەم تەرخەمیان زۆر کەم و کوڕیان زۆران بەڵام وەکو تاک وەکو شەخص ئەو مامۆستانی کە لەوێ دەوامەکەن ئەو بەڕێزانی کە لێ ڕاینەرن زۆر هیلاکن زۆر ماندون دەستخۆشیانێکم سپاسیانەکەم بەڕاستی ماندون بەڕاستی هیلاکن بەڕاستی ئیشەکەن بەڵام سنتەرەکانی کێشیانەوەی کە کەم و کوڕیان زۆرە شوێنەکان گونجاو نییە بە بێستانداری جیهانی پێناوەتە سنتەر بەڕاستی. مناڵی ئۆتیزم بەڕاستی قورسە بەخێوکردنی ئەبێ سەبر و تەحملێکی زۆرە هەبێ ئەگینا ناتوانێت بەجارێ ئەگەر بەتوند و تیژی مامەڵەی لەگەڵا بکەی ئەم یەکجاری خراپترە بێ ئەبێ سەبرێکی زۆرە هەبێ بتوانی معاملەی لەگەڵا بکەی. اینجا سنتەرەکانیش بەڕاستی لە ئاستی پێویستانین. ئێستا مناڵەکەی من لە سنتەرەکەی ڕاپەڕینە بەڵام هەفتەی جارێک ئەبینرێ بەڵام لەخوا بەزییا بێ زۆر باشە ڕاهێنانێکی باشی پێ ئەکەن. هیوادارم لە داهاتوە جەلسەی زیاتری بۆ دانێن. زیاتر هەر پێویستیمان بە هەردوو هاوکاریەکە هەیە بەڵام زیاتر معنەویمان بەرزکەنەوە. بەپێی ئامارە نافەرمیەکان تووشبووان بە نەخۆشی ئۆتیزم لە هەرێمی کوردستان نزیک بە 30,000 تووشبوو دەبن. لە هەرێمی کوردستان لە ساڵی 2009 سەنتەری تایبەت بۆ نەخۆشیە لاپارێزیەکان کراوەتەوە کەچی نەتوانراوە بەپێی زۆربوونی ڕێژەی تووشبووان کار لەسەر نەخۆشەکان بکرێت و گرنگیش بە سەنتەرەکان بدرێت. لە ڕاستیدا ئەوەی کە گرفتی تەنها سنتەری ئۆتیزم نێوە گرفتی هەموو فەرمانگەکانی حکوومەتە بەڵام ئەوەی کە من ئاماژەم پێە لە ئامارێکی گشتی جیهانی ئۆتیزمە باسم بەوە کرد کە ئێمە بەو توانەکەمەوە ئەو سنتەری ئۆتیزمە کە لە ساڵی 2009 هەیە تاوەکو ئێستا هەر هەمان سنتەرە بەڵام ڕێژەی ئۆتیزم لە یەک شوێنە نەوەستاوە مناڵانی ئۆتیزم گەورە ئەبن ئەمە گرفتێکی گەورەیە بەڵام بەداخەوە پەرشوبڵاوێک هەیە لە نێوان وەزارەتەکانە بۆ گرنگیدان بەتایبەت وەزارەتی کار و وەزارەتی پەروەردە کە هەر یەکێک بە عقارێکە کارەکات کە هەرێکی خۆی بە خاوەن مناڵانی خاوەن ئۆتیزم ئەزانێت و مناڵانی خاوەن پێداویستی تایبەت بە گشتی زانێت و بەڵام لێرەدا مناڵانی ئۆتیزم بەتایبەت زەرمەندن لەم جیاوازی کارکردنە. بەپێی توێژینەوە پزیشکیەکان 5 هۆکار بۆ تووشبوونی منداڵان بە نەخۆشی ئۆتیزم دیاری کراوە بەڵام نە لە هەرێمی کوردستان و نە لە جیهاندا نەتوانراوە چارەسەرێکی بنەڕەتی بۆ بدۆزرێتەوە کە پسپۆڕانی تایبەت بۆ نەخۆشیە لە ئێستادا ڕاهێنانی ڕۆژانە و بەدەمەوەچوونی بەردەوام بە سەبرێکی ئەیوبیەوە بە تاکە چارەسەرێک دادەنێن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو نەخۆشیە و هێنانەوەی تووشبووان بۆ ناو کۆمەڵگا. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.